دەچێت لای چاوەری دووەمی پرۆگرامەکەمان و باس لە بارودۆخی ڕۆژئاوا و هەروەها هێرشەکانی تورکیا دەکەین و هەرچەندەکە ئامادەکاری بەردەوام هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ هێرشانی کە تورکیا بڕیاری لێجاوەکان جامیدات، بەڵام تورکیا هەڕەشەکەی یاخۆت باڵێن هێرشەکەی بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی مەیدانی دەست پێ نەکردووە. لەو بارەوە ساڵح موسلیم هاوسەرۆکی پێیەجە دەڵێت ئەو ئۆپەراسیۆنە هەڵوەشاوەتەوە لە بەرامبەردا مەزلوم کۆبانێ فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات دەڵێت پێویستە بەر بە هێرشەکانی تورکیا بگیرێت چونکە تا ئێستاش مەترسیە و هێرشانە لاراجەیە. لە ڕووی نێودەوڵەتیشەوە تا ئێستا ئەمریکا و رووسیا لەگەڵ هێرشەکەنی گفتوگوی زیاترێمە لەم بارەوە دەکەین لەگەڵ میوانەکەمان فەتحوڵڵا حوسەینی ئەندامی نوێنەرەتی ڕۆژاوا لە هەرێم کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لە لامان ئامادەیە. کاک فەتحوڵڵا بەخێربێن. سپاس بۆ ئامادە بوونێت. کاک فەتحوڵڵا هەماهەنگی هێز و لایەنە سیاسیەکان بۆ بەرەنگاربوون و خۆت بۆ بەرپەرشدانەوەی ئەو هێرشانی کە تورکیا بەنیازە و هێرشە سەربازی بکاتە سەر ڕۆژاوی کوردستان لە چه ئاستێکدایە و چۆن هەوڵیانداوە کە لایەنە نێودەوڵەتیەکان تێگەێنن؟ یعنی بەڕاستی هێزێ ناودەوڵەتی هەموو لە ڕۆژئاوا هەن، هەموو هێزێ دنیا لە ڕۆژئاوا هەن، هەموویانجی ڕۆژانە تاقیبەکەن، ڕۆژانە قسفەکی مدفاعی تۆباران ڕۆژانە لەسەر هەرێمێن کوردی هەنە، لەسەر هەرێمێن ڕێبەبەری یاخوا سەر هەن. بەڵام ئەم وەکو کردار ئەم هێزێ ناودەوڵەتی کە خۆتبینن دامن بۆ مەسئلە سووری هیچ هەلوەستێکی جدی هیچ هەلوەستێکی بەهێز بەرامبەری تورکیا دەرنەچووە. تورکیا لە 2011 دۆسەیە سووریا کریا دەستی خۆی بەس تاقە تەنیا بۆ دەستکەفتەکانی کوردی ڕۆژاوا نەبن، بەڵام کورد بوو ئەمرێکی واقع و دەستکەفتێکی گەورە دەستی خۆ خستەوە. ئەمە شتێکی ڕوون و ئەشکرایە، هەم لەگەڵ پەیوەندیەوەن لەگەڵ هێزە ناودەوڵەتی هەم لەگەڵ ڕێبەبەریە خۆسەرگە هاتیە ڕاگەیاندن. ئێمە بحاجة كتوافقك أمريكي روسي دروس ببا برامبري تركيا وقو ولاتك إقليمي براسي ما ترسيا نبس روجاواي كردستان سر همو هريما كما ترسيا سر برجوانديا أمريكا لهريما كما ترسيا سر برجوانديا روسا بلام تركيا تا استاجي أتواني بتوازنك ترازوتك نابي ونديا خان لقى روسيا لقى أمريكا أجا أتواني بون 2019 كفتنك روسي تركي ولا يكيديك وأمريكي تركي بو أجر بس راجينا بەڵام تا ئیساژی هیچ تورکیا پابندی پێ نەبووە، بالعکس 2009 تا ڕۆژی ئەمڕۆ تا ئێستا ئەم لە حەزەی ئەم چرکەژی ئێستا تۆبارانی تورکیا سەر هەرێمی کوردی بەردەوام. ئێمە بحاجەتێکی تەوافقەکە دۆلینە کە تورکیا مەترسیە، تورکیا کریزە سووری ئالوستر ئەکە، تورکیا ئەگەر ئەتوانی بۆ کۆالیسیۆنەکە عربی ئیسلامی لایخوا بەخۆی بکە، بەڵام دوای هەموو چەتە دەرچوون، ئەگەر ئەتوانی بوو داعش پەروەردە بک و جەبهەت النوسرە پەروەردە بکە و عێریشی هەرێمێمە بل ئەمە هەموو پرۆژانەش کەسی هێنا. ئەبێ ئەم هێزی ناودەوڵەتیژی لە شوونێک کە بادەش بدنە کورد بادەش بدنە هێزی سووریا دیموکراتیک هێزایە پەکە هێزایە پەژێ، بەڵام ئیستاژی بەرامبەری وڵاتێکی داگەرکرد وەکو تورکیا بێدەنگن. بەڕاستی ئێمە بحاجەتی هەلوەسەکە ناودەوڵەتینە لە ئەم دەربارە کە تورکیا مەترسیە، تورکیا خەتەرە و ئەم استهداف خەڵکی سڤیل ڕۆژانە بە هیچ شێوەیەکی نایقبولی کرد. باشە کاک فەتحوڵڵا کەواتە پێت وایە لەگەڵەوەدا کە لایەنە نێودەوڵەتیەکان و هەروهانەتەوەی گرتوەکانیش لە هەمان کاتدا بە تەواوەتی ئاگاداری ئەو مەترسیە گەورانن کە تورکیا دروستی کردووە لەسەر لایەنە کوردیەکانی ڕۆژئاوا و هەروەها لەسەر هەموو کورد لە هەر ناوچەیەکی دنیا هەبێت. بەڵام کەمتەر خەمن لەو هەڵوێستانی کە دەبێت بەرامبەر بەو هێرشانی تورکیا خۆت هیچ کاردانەوەکانیان کەم تەرخەمی تێدایە بەرامبەر بە خۆت با بڵێن دژیە و هێرشانی کە تورکیا دەیەوێت ئەنجام دات و بەردەوامیشە لە ئەنجامدانیان. یعنی ئەم کەم تەرخەمیە هێزە ناودەوڵەتیان نەتەوەیە گرتوەکان هانی تورکیاەکە کە زیاتر زیادڕەوەی بکە زیاتر تەوەسوعی بکە. یەک بیرێک کە تو سینێری خۆ ببەزینە تەقاتەنیا لای تورکیا و داعش هەیە، سینۆری خۆ دەبەزینە قەسەف دەکە تا ئێستا حوت شاری سووری داگر کردووە، هیچ هەلوەستەکە ناودەوڵەتی دەرنەچوو. ڕۆژانە خەڵک ئستهداف دەکە، خەڵکێمەی سەرکردایمەی لەشکری، خەڵکێمەی سڤیل، خەڵکێمەی ئاعتیادی، بەڵام هیچ هەلوەستەکە ناودەوڵەتی. ئەم کەم تەرخەمی و ئەم بێباکی نەتەوەی گرتوەکان و لایەنە نێودەوڵەتیەکان لە بەرامبەرم هێرشانی تورکیا چییە؟ يعني همو برجوانديوان قال تركيا هيا بايكا جيوسياسية تركيا وكو ولاتكي بهيز وكو ولا هيزا دوام هندري ناتو دا وكو اتواني بترازيا برجواندي خلق الهيزي ناف دولتي سواء قال امريكا بالقال روس اتواني بو دروستي بكا
يعني سوپایەک دروست کردووە چەتە دروست کردو بۆ چ وڵاتی بنێرەوە بنێرە بویە خەتەر کە غەزا پەنابەرێن سووری دەدەستی ئەو دەیە ئەتوان استفزازە هەموو جەرگی ئەوروپا بکە یعنی ئەتوانی بوو لەسەر دۆسەیە سنە هەندری سووریا یاریەکە باش بکە و شکستێکی گەورەژی ئانی بەڵام تا ئیستاژی یاری ئەەکە یعنی ئەبێ هێزێ ناودەولەتی ئەگەر نەبرەنگێکی سیاسی بەڕەنگێکی ئینسانی سێری ئەم کریزەهانی بگەم کریازە سووری زیاد حەدی خۆ دەرچوو یعنی خەڵکی تازە ئیستا کە ناو شاری خۆمانت تحملات تغییرەکە دیموگرافی تازە ناکرێت شوونێک نییە تازە ئێستا ئەگەر عێریشە پێنجەمی محتەمەل تورکیا لەسەر هەرێمێن من بجو ترفعاتە ئەگەر خەڵکی من بجو ترفعات ئاوارە بن ئایا بەرۆکۆ ئەڕۆن هیچ شوونێکە بۆ ئاوارە بوون نەماوە لە ناو تورکیا لەبەر ئەوە هێزە ناودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان هەر هەلوەستن هەر دایم لاواز بوو هەر دایم لاواز بوو ینی بەڵام وڵاتین دامن وڵاتین کە مناطقی نفوزیان لە سووریا هەیە بەتایبەت رووسیا و ئەمریکا ئەبێ هەلوەستیان هەبە کە ئەم وڵاتی هەرێمی بووە مەترسیل سەر کریزە سووریا بووە مەترسیل لەسەر خاک ئەم کریزە هاانی ئەگەر تورکیا نەبووە احتیمالە لە جنێفا یەکەم تەسویە سیاسی بووە و هەموو تەواو بوو کریزە سووریا بەڵام تورکیا ئالوز کرد هەم انتقام لە کورد دەکرد هەم انتقام لە ڕێژەما سووریا دەکرد و ئیستاژێ بەیەک هەلوەست ئێستا مستعدە هەموو کوالسیۆن عربی ئیسلامی و چەتەیە خۆ لەشکری عایدێوان هەمویان بفرۆشە بەس بۆ لە باوەشی ئەسەر دانیشە یعنی ئەم وڵاتە ئەبێ حەدەک بڕاستی رووسی ئەمریکی هەلوەستەکە بە بەرامبەری ئەم وڵاتە کە ئەم وڵاتە داگرگەرە دەستی خوینە سووری هەیە خەڵکی سووری هەیە خەڵکی کوردەیە تغییرەکە دیمۆگرافی بەرامبەری چاوی هەموو خەڵکەکە دەکرێت هەڵوێستی کردداریان هەبێت نەک تەنها بە وتن و تەنها بە بەیاننامە و بەڕاگەنجاو بێت بەکل تاکید کردار هەبە لەبەر ئەمە تورکیا 2011 دەستی ئەم کریزە هەیە نابە هەلوەستێک دەربچێ ئەگەر خۆدبینە خۆدانی ئەپۆزیسیۆن ڕژیم رووسیا خۆدبینە خوددانی ڕژیم ئێمە ئەگەر خۆدبین وەکو ڕێڤەبەریە خۆسەر ئێمە پەیوەندیەکی باش لەسەر ئاستی لەشکری گەل هاوپەیمانی ناودەوڵەتی سەرپەرشتی ئەمریکا نابە هەلوەستێکیوان هەبە فەرەنسی بە ئەمریکی بەڕاستە يعني مواقفن هەلوەستن دەرئەچن ئەبێ استقرار بێتە پاراستن بەل ئەمانە تەنها نووسینن تەنیا نووسینە ینی بۆ تورکیا ناکرێت تورکیا هەلوەستێ ناخوێنە ئەبێ تشتێکی بەکردار بەرامبەری تورکیا ببە کە تو وڵاتێکی خەتەرە تو وڵاتێکی داعەمە بۆ تیرۆر تو احتیرامە سینۆری خۆ ناگرێت و احتیرامە دراوسێ خۆ ناگرێت ئەم کریزە هاانێ ئەم کەراساتە ئینسانی هەموو بسایە تورکیا و سیاساتی باشە کاک فەتحوڵا دەزانینە و مەترسیە لەسەر نەک تەنها لایەنە کوردیەکان یاخود هێزە کوردیەکان کە لە ڕۆژئاوا هەنیا خۆت لە ئەمە مەترسیە لەسەر حکوومەتی سووریا لەسەر حکوومەتی دیمەشقیش لە هەمان کاتە بۆ پێی دەزانین کە حکوومەتی رووسیا دەوڵەتی رووسیا و هەروەها حکوومەتی دیمەشقیش بە تەواوەتی دژیە و هێرشانن کە دەکرێت بکرێتە سەر سووریا باکووری سووریا هەروەها ڕۆژاوای کوردستان ئەگەر بەو شێوە باسی بکەین بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتی سووریا سوود لەم هێرشانە وەردەگرێت دەیەوێت لە ڕوویکی ترەوە سوودی هەبێت بۆ خۆی هۆکاری ئەمە چییە لە کاتێکدا کەمە هێرشێکە بۆ سەر وڵاتەکەی خۆی يعني بۆچی ئەو یارمەتی دەرنیە حکوومەتی دیمەشق سیاتی فلاوی نییە حکوومەتی دیمەشق ئێستا سوپایەکی نیشتمانی نەماوە سوپایەکی تەعافیە ئەگەر دامەکە ئیرانی رووسی بۆ ڕێژیمە دیمەش نەبووە ڕژیمە دیمەش دوای 6 مانگ دەهەرفی و هەلدوەشە بەڵام ئەم دامێ هاانە هیچ ڕێژیم لەسەر قاچی خۆ بینێتە ئەم ڕۆژە و ئەتوانی بە هەلوەستی هەبە ئەگەر کاتی تورکیا یەکەم شار جەرابلوس داگر شارێکی عەرەبیە ئەبێ هەلوەستێکی ڕژیمە سووریا هەبە دوای شاری باب شارێکی عەرەبیە داگر کرد هەلوەستی ڕژیمە سووریا نەبوو مارع داگر کرد هەلوەستە سووریا نەبوو ئەعزاز داگر کرد هەلوەست نەبوو کانتۆنا ئافرین داگر کرد هەلوەست نەبوو ئەگەر تو خۆدانێ سیادەیە و تو خۆ دەبینە سەرۆکی هەموو سووریا نابە هەلوەستێک تو هەبە کەسن کە دعمی ئەم ڕێژیمە ئەکەن وڵاتێکی زلهێز وەکو رووسیا نابە هەلوەستێکی هەبە لەبەر ئەوە ئەمانە یعنی اتفاقیات هەنە اتفاقیات رووسی تورکی زۆر هەنە ینی ئیرانی تورکی چۆن تورکیا و ئیران دایم ناکۆکن بەڵام ئەگەر لەسەر هەندێک مەسائلژی یەکسەر ڕێ دەکەون و ئەتوانن بەرژەوەندی خۆ بپارێزن لەبەر ئەوە هەلوەستا ڕێژیم هەلوەستەکە لاوازە بەڵام لە ئەم ئیریشا پێنجەمی محتەرمە یەکەم جارە هەلوەستەکە سیاسی ڕێژیمی ئەسەد دەرئەچە کە ئێمە خۆ دەپارێزن و بەرگری لە خۆ ئەکەن لەبەر ئەوەژی بەرگە ئەم مناطقی محتەمەل ئێریشا پێنجەم دە مناطقی نفوزی رووسی و ئیرانیە لەبەر مناطقی نفوزی ئەمریکیە بەڵام لەبەر
لەبەر کەڕێکەفتن لەسەر ئەوانیە ئیستا ئەردۆگان بە ئەم کاتەدا مناطقی نفوزی ئەمریکی و مناطقی ژێر دەسەڵاتی ڕێڤەبەریا خۆسەر و هێزە سووریا دیموکراتیک ڕۆژانە بۆمبارانەکە لەبەر دخوازە ئیجا بڕنگێکی دیکە تەغیرەکە دیموگرافیدا ترس بەلاو بکەن ناو خەڵک ئەنو ڕۆژانە تۆباران هەیە ڕۆژانە دەروون قسەف ئەکەن و هەموو خەڵکێمە ئەستهداف دەکە یعنی ئەمە شێوەیەکی تازەیە کە ئێریشا پێنجەم ئێمە دەبێژن ئێریشا پێنجەم دەستی پێ کردووە دەستی پێ کردووە لای تورکیا بەڵام بشێوەیەکی دێ کە کاری بە تەغیرەکە دیموگرافی بەڕەنگی قسفەکە مدفعی ڕۆژانە و بڕیا دەروون کە کاری بە خەڵکێمە شوونێ خۆ و زێدی خۆ بجێبێت باشە هیچ خاڵێکی هاوپەش لە نێوان هێزەکانی خۆسەر لەگەڵ حکوومەتی دیمەشقا هەیە بەرامبەر بەم هێرشانە بەڵێ لە هەندێک شوون سوپای ڕێژیم بەلاو بووتەوە بدعمەکە رووسی ئەو ناوچانە کوێن یعنی ئەتوانین بلێژ مناطقی سینۆرینە مناطقی سینۆرینە لەبەرگە ئێمە تا ئیشتاژی ڕێڤەبەر یا خۆسەر نەداوای پەرچەبوونە لە سووریا کردووە و نە پرۆژامەیە ئەنفیساڵە لە سووریا و نەخشەیە سووریا دابش بکەن ئێمە تا ئیستاژی خواربین بەشێک لە وڵاتە و معنینە بە چارەسەریە سیاسی هەندێک کارێم کە سیادە هەیە سیادە مافێ سوپایە سووریا کە لە ژێر دەسەڵاتی ڕێژیما دیمەشقە کە بپارێزە وەک جنرال مەزوم عەبدێک گۆ کە سوپا دو ئەلتەرناتیفی هەیە یان بەرگریەکە یان ڕادەکە بەڵام ئەمانە هاتنە بۆ بەرگری بکەن و ڕۆژی ئەم سۆزەدانە کە ئەم جارە خۆیانژی هەماهەنگی ئەوان باشە بە لەگەڵ هێزە سووریا دیموکراتیک و لەگەڵ سوپای ڕێژیمە ئاساد کە ئەتوانی بنسینۆری وڵاتێمە پارێز باشە کاک فەتحوڵڵا دەنگۆیەکیەوە هەیە کە ئۆپراسیۆنی سەربازی لەلایەن هێزەکانی خۆسەر یاخۆ هێزە کوردیەکانی ڕۆژاوەوە بەرامبەر بە تورکیا ئەنجام درابێت هیچ بابەتی ئەو تا چەندم دەنگۆیە ڕاستە ئەمە هەموو ینی بیانونە تورکیا بخە ڕاگەاندنی تورکیا ماکینە علامی تورکیا ڕۆژانە ئەم تشتانە دەکرد بەڵام کەسێک سینۆری خۆ لەگەڵ تورکیا پاراستیە هێزە سووریا دیموکراتیک کەسێک کە بەرگری لە خۆکردیا خەڵکی خۆ پاراستی هێزە سووریا دیموکراتیک کاتەوە بۆ بەرگریانەش کە لە وڵاتەکان لە ناوچەکان لە بیئەکانی ئەکەن ئەوە بە ئۆپراسیۆنی سەربازی لە قەڵەمیەدات بكل تأكيد تركيا هەموو تشت ئەکە بەس کە ئێمە بکە قفص الاتهام ده بەڵام ئێمە مە بەرگری خۆکردە و هێزە سووریا دیموکراتیک هێزەکە بەرگری لە خۆ ئەکە نەهێرشکار لەسەر هیچ وڵاتێک نەر سەرکەسە و سینۆری خۆشی نابەزینە یەک جغرافیامان هەیە یەک نەخشەمان هەیە ئێمە ئەوە ئاپارێزن و خەڵکی خۆ ئاپارێزن نەدبن خەتەر سەرکەسێک و خەتەری کەسێک ژیر سەرخۆ قبول ناکەن باشە کاتە کاردانەوەی هێزە کوردیەکان ئەگەر هاتووەم هێرشەی بکەوە باسی هێرشی پێنجەمی تورکیا بۆ شێوێ ناوی دەبن ئەگەر هاتوو کردیە سەر ڕۆژاوی کوردستان کاردانەوەی هێزە کوردیەکان لە ئاستی ناوخۆ هەروەها نێودەوڵەتیش چییە بن يعني هێزە سووریا دیموکراتیک پەیوەندی لەگەڵ هەموو هێزە ناودەوڵەتی کردیان کە ڕۆژانە ئێمە قەسب دەبن ئەمە دومانگە ئەردۆگان بقسە و بکردا ڕۆژانە بەرامبەری هەموو خەک ئەلێ ئێمە ئێریشەکەم ئەبێ ئێوە هەلوەستان هەبێ ڕێڤەبەریا خۆسەر بە هەموو شاندەیە خۆی سیاسی و دیبلۆماسی هەموو وڵاتانی ئۆروپیژی ئاگادار کردەوە خۆمانژی هەموو خەڵک ئاگادار کردەوە کە ئەبێ هەلوەستێک بەرامبەری تورکیا هەبێت تورکیا ئەکە توركيا أتوان مغامرات ومقامرات تازة حتى جلوبك صرنا الأمريكا ورجرنا الروس ورجرنا الإيران ورجرنا أبي مقامرات ورجل أردوغان حوجة داري ديارة هالبجارتني دهاتو تركيا بحوجية ك يعني خلاتك بو ملتي خب خمود زانن رجيم تركيا وكم ملتي تركيا هيش فرق يعني همو برنجك يشوف نسي بير أكل همو يعني بو قركرنا ملتي كرد بير أكل جينوسايد السياسي لدي باكوري كردستان هيش هالوستقنا و بارتين اوبوزيون هي ون البارتي هذا السلات وحتى الخلق ينسب الجهه الوسنيه هميا تشابلا لي ادن اجا كردك بكوجيا كردك زنداني بكل بر او ابي هالوستك واضح ورونها وهي زي ما ندانشتنا وشاندي ما سياسي ودبلوماسي دانا نشتنا ابي هالوستك هبا اگر هالوستك نبجي خبريار لا هي سوريا ديمقراطيك هيك برجري لخوبك وهيك نهي